ئەمەجمان ئەوەیە فێری خوێندکارەکانمان بکەین هەم چۆن نیشتیمانیان خۆش بێت و هەم چۆن خۆیان بپارێزن و هەروەها وەکو سوپاسێک و پێزانینێک بۆ کارمەندانی تەندروستی لە پای هەوڵ و ماندووبوونیان هەستاین بەکردنەوەی پێشانگاکەمان لە نەخۆشخانەی شار وەکو سوپاسێک بۆ کارمەندانی تەندروستی. هەستاین بەکردنەوەی ئەم پێشانگایە بۆ وەکو سوپاسێک بۆ کارمەندانی تەندروستی و بۆ بەرزڕاگرتنی ئاڵای کوردستان ئەمانێ ئەو پامە بگەێنین بە خەڵکی کوردستان کە خۆیان و خاکەکان بپارێزن. بازاری ڕڤناوی ڕواری مێنی چێگەم ساناژ شون و ئانەیرە بەراژ وشمەکیان مش مەریڤان چاگەورە شاش پەیمە مشتریما هەن مەسەڵ مشتریما هەن حیدر هەر بەراش مشترەکە ئەلای پارد 50,000 شەدای سەڵدان 70,000 هەڵ ئەرزی منی 100,000 دا ڤرەتەنشا هەڵ چونکە ئێمە بەسەڵ فرەبیەن 70 کردن. هەنارە کاز لەزدەکە جێکەریوە و نەکا ئەرەکوای جیاکەریوە و شون و ئانێرە کوی شارە و ئاوەختە میشم ڕۆب هەنارەکەی پۆختە تەمیز با زیرەیە هەر سۆحێ بنیای سەر حەتا وێرەگە جاگریوە. Я бываю каждый раз, когда прилетаю в Москву из Нью-Йорка. Когда я нахожусь в Москве, я всегда прихожу на блошиный рынок. Он, как правило, проходит на Тишинке, там каждый сезон. Вот мой сегодняшний улов. Купила себе на елку елочные игрушки винтажные и купила серебряную посуду. Проекту «Блошиный рынок» уже более 15 лет. За эти 15 лет нам удалось собрать более 300 участников. Данная выставка будет идти до 20 декабря включительно. Праздник, который удалось нам создать путем всех мер по обеспечению всех правил защиты, мы смогли достичь. تن بخشی بداهاتوی نیشتیمان من دژی ترس و ناومیدی
دەجەنگان لە جێ هەموومان پێناوگیانی ئێمەدا بە ماندوو بوونتان نەزانی پاڵەوانی ئەم ڕۆژگارن ژێتان پڕ کرد لە جوانی ئێوە ڕۆڵەی ئەم خاکە بن هەمیشە وەدانە بێ بێگومانی ناین زەمان بە ئێوە واگەشتێرە بێ ئێوە ڕۆڵەی ئەم خاکە بن هەمیشە وەدانە بێ بێگومانی ناین زەمان بە ئێوە واگەشتێرە بێ ئێوە ئەم ڕۆژانە شانازیەکی گەورەتان بۆ خۆتان تۆمار کرد ڕاستەوخۆ ڕوبەڕووی مەترسیەکان جەنگان بۆ ئەوەی لە ئێمەی دوور بخەنەوە بە خەمخۆری و ماندووبوونی زۆرتان هیواتان پێبەخشین بیرتان خستینەوە کە لەسەر ئەم خاکە چەندێک مرۆڤی گەورە جوان هەیە مادام کەسانی وەکو ئێوە هەن ئێمە هەموو بربەست و سەختیەکان تێپەڕێنین و هەمیشە چاوەڕێی ڕۆژانێکی باشتر دەکەین سپاس بۆ یەکە بە یەکەتان سپاس هەموو کوردستان دڵخۆشە پێتان ئەم جارەش بازاڕیم کردەوە